سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی پێت پێتان دەگەمەوە. لەم بەرنمەیەدا باز لە خۆشەویستی نیشتیمان دەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. لە میوانەکانم دەپرسم ئایا وەلا و ئینتیماکردن لەکوێ دینداری داوەستاوە و جێگا دەگرێ؟ موسڵمان لەسەری پێویستە نیشتیمانی خۆی خۆش بوێت؟ ئایا گوتاری دامەزراوە ئاینیەکان لەمڕۆدا توانیوانە خۆشەویستی نیشتیمان بە ژیانی ئاینداریەوە گرێ بدەن و بیکەنەوە بەشێک لە ئاین؟ ئاستی نیشتیمان پەروەری و خۆشەویستی بۆ نیشتیمان لای تاکەکانی ئێمە لە ئێستادا لە چه ئاستێکدایە؟ بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە دەچمە لای میوانەکانم. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، دیارە بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە پێویستمان بەوەیە پێویستی کە وشەی پێویستی بەکاردێنین پێویستمان بۆیە بگەڕێنەوە بۆ فەرمودەکان، بگەڕێنەوە بۆ قورئانی پیرۆز، بگەڕێنەوە بۆ کۆی ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم تاوەکو ئەم چەمکە بە ڕوونی و بە جوانی لەبەرچاودا بێ. بەڵێ ئاینی پیرۆزی ئیسلام فەرزی کردووە، پێویستی کردووە بۆ ئەوەی کە ئینسان بتوانێت ئەو بیر و باوەڕ و ئەو ئاین و ئەو ئاکارە جوانانەی کە لە ئیسلامدا هاتووە تاوەکو بەرجەستەی بکە، پێویستی بەوە هەیە لە شوێنێک و لە نیشتیمانێک و لە ناوچەیەکدا بێت. ئەو ناوچە و نیشتیمانەش دیارە ئەو شوێنەیە کە تێدا دەژی، کەواتە بەڵێ لە ڕوانگەی ئیسلامەوە، لە ڕوانگەی جێبەجێکردنی ئەو بیر و باوەڕ و هەڵگرتنی ئەو ئاکار و ئەو بیر و باوەڕە پێویست بۆ هەیە لە شوێنێکدا جێبەجێ بگرێ، ئەویش کە بریتیە لە ئەو نیشتیمان و شوێنەی کە تێدا دەژی. ئێمەگە سەیری قورئانی پیرۆزکەین لە چەندەها شوێن، بەڵام وەکو وشەی نیشتیمان، وەکو نیشتیما، وەکو وشەی وەتەن لە عەرەبیدا هاتووە، لەوانێ بەردیدەمان نەکەوێت. بەڵام مەغزا و مەقسەدەکە بە چەندەها نوسوس و لە چەندەها هەمانە، یعنی لە چەندەها فەرمودە، لە چەندەها ئاەتی قورئانی پیرۆزدا هەیە. بۆ نمونە کاتێککە چینە قورئانی پیرۆز سوورەتی قەسەس ئاەتی 85 لە بابی یەکێک لە باسکردنی ینی مەدح و ثەنای خوای گەورە، یەکێک لە نیعمەتەکانی کە بەسەر پێغەمبەریدا داوە و بیری دەخاتەوە، بریتیەوەی کە دەفەرمێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم إن الذي فرض عليك القرآن لرادك إلى معاد، تا کۆتای ئاەتەکە کە محلی شاهیدەکە بریتی بێت لە وشەی إلى معاد. دەفەرمێ ئەو إن الذي فرض عليك القرآن، ئەو خوایی کەوە قورئان و وەحی بۆ تۆ ناردووە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لرادك إلى معاد، ئەتگێڕێتەوە بۆ کوێ؟ ئەتگێڕێتەوە بۆ نیشتیمانی خۆت، واتە بۆ مەکەی پیرۆز، کە ئەمەش وەکو مژدەیەک و وەکو مەدحێک و وەکو یەکێک لەو مژدە خۆشانەی کە دراوە پێغەمبەر صلی الله عليه وسلم. دیارە مەگە سەیری ژیاننامەی پێغەمبەر کەین صلی الله عليه وسلم، یەکێک لە هەرە وەرگێ وا بڵێن قۆناغە گرنگەکانی ژیانی پێغەمبەر و ئیسلام و موسڵمانان و جیاکردنەوەی کۆمەڵەشی بریتە لە مەوزوعی هیجرەت. هیجرەتیش خۆی لە خۆیدا بریتە لە بەجێهێشتنی نیشتیمان و بەجێهێشتنی ئەو شوێنەی کە لێیدا گەورە بوویت و لێ گەشت کردووە، و هەروەها ئەو گەڕەک و ئەو ناوچەیە و هەروەها کەسوکار و هەروەها با بڵێن کۆی گشتی کۆمەڵناحی کۆمەڵاتەکانیان کە لە ناویشاندا دیارە یە هەرە قۆناغە گرنگەکەی بریتە لە خۆشەویستی نیشتیمان. پاشانیش هەر لە هەر مۆضوعی هیجرەت داگەسەیەکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک لە هەرە نمونە جوانە بەرزەکانی خۆشەویستی نیشتیمان و هەروەها ئیشارەتکردن بۆ ئەم چەمکە بە ڕوونی تێدا بۆمان باز دەکا کاتێک کە لە دووری مەکە وەستاوە و لە بەرزیەوە چاوی لە مەکەیەوە لێوە سەیری مەکە دەکات، دەفەرمێ سوێن بێ بەخوای گەورە، ئەی مەکە تۆ خۆشەویستترین پارچە زەوی سەرڕووی زەوی خوای گەورەی بۆ من، و ئەگەر بێت و گەلەکەت و هەروەها کافرەکان منیان دەرنەکردایە من قەت دوور نەدەکەوتمەوە لە تۆ و هەروەها دانە دەبڕام لە تۆ. دیارە ئەمانە هەمووی خۆی لە خۆیدا پەیامێکن بۆ خۆشەویستی نیشتیمان.
مەسەلەی خۆشەویستی نیشتمان مەسەلەیەکی غەریزی فیتریە لە دەروی ئیرادە ئینسان خۆی نیشتمانەکەی خۆشەوێ شارەکەی خۆشەوێ لادێکی خۆشەوێ خێزانەکەی خۆی خۆشەوێ ئەمە شتێک نییە دروست بکرێ یان شتێش مەسەلەیەکی غەریزی و فیتریە هەموو کەسێک هەموو ئینسانێک کە خۆی گەورە دروستی کردووە نیشتمانەکەی و شوێنی کە تیا لە دایکێ بێ خۆشی ئەوێ و هەموو خەڵکێکی سلێمانی بەلاوە خۆشە لە شارەکانی تر شارەکان تریش هەر بە هەماشی و هەموو خەڵکی لادەیەک و منتیقەکەی خۆی بەلاوە خۆشترە لە ناخی ئینسانە کاتێکە چاوە کاتۆ لەو دنیاەیە کە دەوروبەرەکەی خۆی بینی خۆشەویستی و سۆزێکی بۆ ئەو دەڤرە بۆ دروستە بێ و ناتوانێت ئەم خۆشەویستی لە دڵ ئینسان نایەتە دەرەوە هیچ کاتێک خۆشەویستی نیشتمان خۆشەویستی میلەت خۆشەویستی دەوروبەرەکەی خۆت بەشێکە لە خواپەرستی و عیبادەت ئینسان بە نیەتەکەی بخوا بێ و لەبەر خاتری خوابی کا پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم هەر کەسێک دارێک بڕوێنێ ئەوە خێری دەسەکەوێ یعنی جۆرێکە لە ئاودانکردنەوەی نیشتمان هەر کەسێک بیرێک هەڵکەن ئەوە خێری دەسەکەوێ ئەمە هەمووی فەرمودەی صحیحی پێغەمبەر هەر کەسێک ڕێگەیەک چاک بکە ئەوەندە خێری دەسەکەوێ ئاودانکردنەوەی نیشتمان خزمەتی نیشتمان ئەوە خۆشەویستی نیشتمانە خۆ تۆ هەر ڕاست لە ناخی خۆتان نیشتمان و خۆشەوێ بێت لە ناو کردەوەکان و لە ناو ژیانی ڕۆژانەتان ڕنگدانەوەی هەبێ ئەو کەسێ بە شەقامێکە ئەڕوا بڵی ئاوەکەی فرێنادا کاغەزی چلوولەکەی فرێنادا کاغەزی لەفەکەی فرێنادا و ئەڕوات ئەیکاتە ناو تەنەکەی خۆڵکم خۆشەویستی بۆ شارەکەی بۆ نیشتمانەکەی بۆ وڵاتەکەی بەڵام ئەگەر لا بێ موبالات فرەیداباتە ئێوارە شیعاریشی هەبێ و قسەی زل بکا وتار بدا و باسی خۆشەویستی نیشتمان کە ئەبێ لە کردەوەی ڕۆژانە تا خۆشەویستی نیشتمان و شارەکەت و دەبەرەکەت و گەڕەکەکەت ڕنگدانەوەی هەبێت بەڵێ دین فێرمانەکە دین ئەمرمان پێیەکە کە ژینگە پیس نەکەین دین هەرچی کتێبی حەدیث ئەکەیتەوە هەرچی کتێبی فقهەکەیتەوە یەکەم بابی یەکەم بەشی بابی تەهارەت و پاک و خاوێنیە پاک و خاوێنی ئینسان پاک و خاوێنی ئەو شوێنە ئەو جێگای ئەو ژینگەی کە نوێژی تیاکە عیبادەتی پێ تیاکەی ئەو شوێنی کە تیا ئاژیت ئەو شوێنی کە تیا هەڵەکەی ئەو شوێنی کە ئەچی بۆ سەیران پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمانمان پێیەکە کە پیسی نەکەی چونکم دوای تۆز کەشت دێت لەو شوێنی ئەو لە سێبەری ئەو دارا سەیران نەکا و ئیسراحەتەکە خۆشی دەرەبڕێ پێشەکی نیشتیمان بەو ڕوبەرە زەویە دەوترێت کە مرۆڤتیایدا ژیان بەسەر ئەبات و پەیوەندێکی هەیە لەگەڵ مێژووی ئەو کەسەیە باو بە پیرانی لەسەری ژیاون و ئەمیش ئەو پەیوەندیە بەردەوامەکات و لەسەری ئەژی خۆشەویستی بۆ ئەو پارچە زەوی ئەبێت و پەیوەستە بێ پێوەی ئەمە وەکو نیشتیمان چەند جۆرێکمان هەیە نیشتمانی مرۆڤ هەر خێزانەکەی نیشتمانێکی بچووکی ئەو مرۆڤەیە دوای ئەوە ئەو گەڕەکەی کە تایە ئەژی دوای ئەوە ئەو شارێکە تایە ئەژی دوای ئەو شارەکانی کە پێیوەستن بەوە وڵاتێک ئەمە بێتە نیشتیمان بۆ ئەو کەسە خۆشەویستی نیشتیمان شتێکی فیتریە خۆڕسکە ئەوە نییە کە دوایەوە کە ئینسان گەورە ئەبێت و بە فێربوون فێرەکرێکە خۆشەویستی نیشتیمانی هەبێت بەڵکو هەر لە مناڵیەوە ئەو ئینسان ئەو مرۆڤە خۆشەویستی نیشتیمان ئەچێتە دەرونیەوە و هەروەها پێویستیشە بۆ باوکو دایکان بۆ ئەوانەی کە گەورەکانن هەر لە مناڵیەوە ئەوانی کەنەوەکانی خۆیان فێری خۆشەویستی نیشتیمان کەن بۆ ئەوەی کە لە داهاتووە بتوان پارێزگاری لەو نیشتیمانی خۆیان بکەن بەنسبەت خی پەروەردگار و کاتێک کە مرۆڤی داناوە لەسەر زەویە دایناوە بۆ ئەوی کە زەوی ئاوادان بکاتەوە ئەفەرمی خی پەروەردگار هو ئەنشأکم من الأرض واستعمركم فيها خی پەروەردگار لەسەر زەوی ئێوەی لە زەوی ئەوەی دروست کردووە لەوێ بنیادی ناون و هەروەها دایشی ناون بۆ ئەوەی کەوە ئاوادانی بکەنەوە کەواتە پێویستە لەسەر مرۆڤ ئەو زەوی کە لەسەری ئەژی ئەو نیشتمانێکە هەیەی بەردەوام بێت لە ئاوادانکردنەوەی و ئەو شتانیشی کە ئەبێتە هۆی لە کەدارکردنی نیشتیمانەکە ئەم هەوڵبا بۆ بەرەنگاربوونەوەی ئەوانە خۆشەویستی نیشتیمان بە دڵسۆزی ئەبێت ئینسان هەتاوەکو دڵسۆز نەبێت بۆ نیشتیمانەکەی ناتوانێت خۆشەویستی دەربڕێ بۆ نیشتیمانەکەی دڵسۆزی بوون بۆ نیشتیمان ئەوە بەشێکە لە خۆشەویستی نیشتیمان خۆشەویستی مرۆڤ بۆ نیشتیمانەکەی تەنها بە شیعار نابێت بڵێ وەڵام من نیشتیمان پەروەرە من نیشتیمان خۆش ئەوێت بەڵکو ئەوێ بە کرداریش لەگەڵیا بێت هەندێکمان هەیە لە مرۆڤەکان خۆیان بە نیشتیمان پەروەردان بەڵام سێکە لە کردارەکانیانە پێچەوانەی وتارەکانیانە کارێکەکەن کە نیشتیمانیش ناشرینەکەن لە بەرچاوی هاوڵاتیانە نەک خۆیان نیشتیمان پەروەرد بەڵکو دژی نیشتیمان پەروەریشن کەواتە ئەو وتارێکی ئەوەتێت ئەو قسێکی ئەکرێت ئەبێ بە کرداریش مرۆڤەکان بیسەلمێن کە بەڕاستی نیشتیمان پەروەرن ئینتیما بۆ دین واتە پایوەزبوون بە واجباتانەی کە لە دینە جێبەجێکراوە ئینتیما بۆ نیشتیمانیش
واتە پەیوەستبوون بەو شتانی کە لەسەر مرۆڤەکان پێویستن بەرامبەر بە نیشتمانەکان بیکەن کەواتە چون ئینتیما بۆ دین واجبە لەسەر و کەسە واجباتی دین جێبەجەکە ئینتیما بۆ نیشتیمانش بە هەمان شێوە ئەبێ ئەو شتانی کە پێویستن وڵاتەکە پێویستی پێێتی نیشتمانەکە پێویستی پێێتی ئەو زەوەی کە لەسەری ئێژی پێویستی پێێتی ئەمیش واجباتەکانی جێبەجێ بکە بەرامبەریان بە نسبەت خۆشەویستی نیشتیمان لە دینە ئایا دین چۆن لە خۆشەویستی نیشتمان ئەڕوانێت چونکە زۆر جار ئەبیستین لەم لاولا کە دین یان ئاینی ئیسلام ڕێگریە لەوەی کە ئینسان نیشتیمان پەروەەر بێت وەکو دژایەتیەک باسیەکەن ئەمەش بۆ ئەو باسی ئەوە ئەکەن کە لە کەدارکردنی دین لەلایەکەوە وا بزانن کە ئەوانی کە مسلمانن نیشتیمانیان ناوێت پارێزگار لە نیشتیمان ناکەن بەڵکو تەنها ئەو کەسانی تری کە لا دینن نیشتیمان ئەپارێزن ئەمەش شتێکە کە لە دینە پێچەوانی ئەوەیە خۆی پەروەردگار پەیوەندی ژیان بە نیشتیمانەوە بۆمان باسەکات دەربارەی بەنی ئیسرائیلەکان ئەفەرمێت ولو أنا كتبنا عليهم أن يقتلوا أنفسكم أو يخرجوا من دياركم ما فعلوه إلا قليل منهم أفرمي أجر لسرمان بنوسينا بني إسرائيل بما بتاعي ژیانی خۆتان بەخت بکەن بکوژن یان لە شارەکان دەرچن دەرەوە نیان ئەکرد فەرمانی خۆیان جێبەجێ ناکرد ئیلا کەمێکیان نەبکەواتە ژیان لە دەستدان لەگەڵ دەرچوون لە ناو شار و لە ناو نیشتیمانەکە پەیوەستی کرۆ بەیەکەوە لێک ئاەتە باسی کردووە لە ئاەترا فەرمێت وإذ أخذنا ميثاقكم لا تسفكون دماءكم ولا تخرجون أنفسكم من دياركم لەسەر بەنی ئیسرائیلەکان ئەهدمان لێ وەرگرت بوون کە خوێن نەڕێژن کەواتە خوێن ڕشتن یان لە دەزانی ژیان خوێنی خۆیان نەڕێژن لە ناو خۆیانە و کەسی تر دەرنەکا لە نیشتیمانی خۆی چونکە نیشتیمان پیرۆزە دەرکردنی کەسێک لە نیشتیمانەکەی خۆی دەربە دەرکردنەکەی ئەو نە ئەستەمە وەکو هاوشێوەی کوشتنەکەی وایە ئەمە لێرەیە سەرکردن دینی ئیسلام بەم شێوەیە باسی کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێکە لە مەکە دەریان کرد ئەو نە قورس بوو لەسەر گیانی لەسەر دەرونی کاتێکە دەرچوە دەرەوە ڕووی کردە مەکە و فرمێسک بە چاوی هاتە خوارە فەرمووی واللهی تۆ خۆشەویستترین زەوی لە لای من ئەگەر کەسەکانی ناو مەکە قوڕەیشەکان دەریان نەکردمە دەرنەئەچوومتیایە ئەو نە خۆشەویستی هەبوو بۆ وڵاتەکەی خۆی بۆ نیشتیمانەکەی خۆی بۆ ئەو پارچە زەوی کە لەسەری ژیاوە ئەمەیە خۆشەویستی نیشتیمان لەلای مسلمانەکان دائیمە بەپەرۆشن بۆ نیشتیمانەکان دائیمە حەزەکەن چی شتێک ئەبێتە هۆی بنیادنانی نیشتیمانەکەیان بەو شێوازە بن. سەبارەت بەوەک ئەکرێت لێ ئێمە لە دەقی ئاەتێک و ئینتڵاقین بۆ ناو بابەتەکە ئەوش ئەوەیە کە خوای متعالە فەرمیە وهو أنشأكم في الأرض واستعمركم فيها خوای گەورە لە زەویەوە ئێوەی دروست کردووە ئێوەی پێکهێناوە ئێوەی بینا کردووە و داواشان لێکا کە زەوی ئاوادان کردن بنیاد لەسەر ئەمەوە ئەوەی کە ئەفەرمێ بە نەزەری دینە سەماویەکان لە زمنیشا ئیسلام ئادەم لە ئەدیمەوە لە توێکڵ یاخو لە پێسو یاخو لە ڕووکاری زەویەوە هات و خوای پەروەردگار لە خۆڵی زەوی ئادەمی دروست کرد ئەمەش بۆ مانایە کە ئەسڵ و پێکهاتی مرۆڤ لە ڕوو بەدەنیەکەیەوە ئەسڵێکی زەمینیە کەواتە مادەم لە زەمین و دروست بۆ خوا ئەفەرمێ داوای لێکردون کە عیمارەتی ئەرزکەن کەواتە مادەم مرۆڤ لەسەر زەمینە دروست بوو لە پێکهاتەکانی زەوی دروست کراوە هەر بۆیە داواشێک کە ئەم سەرزەمینە بۆ خۆی ئاوادان کە بنیاد لەسەر ئەمە خۆشویستنی نیشتیمان یاخو خۆشویستنی ئەو شوێنی کە مرۆڤەکان تیانی شەجێبن کە لای خۆیان نیشتیمانە یاخود وڵتانیە هەر شتێکی ترە جا ئەو شوێنە تایە لەدایک بوو بێ یاخود تایە ژیابێ و گەورە بوو بێ یاخود تایە لەدایک و ژیابێ گەورە بێ یعنی هەردوو حاڵتەکەی تیابێ مەکانەتێکی گەورە و بەڕێزی هەیە لای مرۆڤەکان بەو سیفەتەی کە یەکەم مرۆڤەکان لە زەمینەوە دروست بوون دووهەم مرۆڤەکان لە نەزەری ئیسلامیە دروست کراون بۆی سەرزەمین ئاو جێنشین بنجا جێنشینی پەروەردگار بن یا جێنشین هەر شتێکی تر بن کە خلافێ لەسەر ئەوەی کە معنای ئینی جاعیل فی الأرض خەلیفە چییە و چی نییە لەم ڕۆوە نیشتیمان خۆشویستی نیشتیمان ئیعتیباردانان بۆ ئەو شوێنی کە تایە گەورەتیان نیشتەجێبووی مەکانەتی گەوری هەیە بۆ لەبەر ئەوەی هەم
لەگەڵ فیترەتی مرۆڤەکانە ئەگونجێ کە ئەسڵ لە مرۆڤە ئەوەیە کە کەسێک بێ خۆشەویستی هەبێ، حرمەتی هەبێ، ڕێزی هەبێ، وەفای هەبێ، پێزانین هەبێ، بۆ شتێکە سوودی لێ ئەبینێ، بۆ شتێکە بەقەڵکە بۆ ئەم لە ئەوشی کە لە لای مرۆڤ لە ژیانی مرۆڤاتی پێگەێنێت و ئینسان لە هەوا و لە جلوبەرگ و لە خواردن و لە گەشە و لە نووسن و لە ئیسراحەت و لە کار و لە نەشاط و چالاکی ئەوەی کە لە ژیانی هەیەتی لە دایکبوون و تاوەکو مردن لەم سەرزەمینە و لەم سەتۆپی زەمینە دەستیەکەوێت. بنیاد لەسەر ئەمە باشترین شتێک کە ئینسانەکان بەرامبەر بەم زەمینە و چاودێرین بکەن ئەوەیە کە وەفایان بۆی. وەفا چۆنە؟ بەوەی کە ڕێزی بگرن، ئاوەدانی بکەنەوە، جوانی بکەن، قەشەنگی بکەن، لە شتی باشە بەکاری بێنن. و نەسێکی ئاەتمانێ فەرمیێکە وسخر لكم ما في السماوات والأرض جميعا منه چی لە ئاسمانەکان و زەمینایە بۆ ئێوە مسەخەر کرا، بۆ ئێوە فەراهەمیێنرا بۆ ئەوی خزمەتی مرۆڤکە. کەواتە مادەم ئەم شتانە لە خزمەتی مرۆڤایە هەر بۆی مرۆڤ ئەبێ ڕێزیان بگرێ، ئیعتیباریان بۆ دانێ، ئەرزشێکیان بۆ دانێ، بۆ لەبەر ئەوەی لە نەتیجە هەر خزمەتی خۆی ئەکات و مرۆڤ ئەگەر خۆی خۆش بوێت ئەبێ ئەو شتانەشی خۆش بوویەکە بۆ مرۆڤەکان. ئیخوا فەرمێ چی نەک زەمین، چی لە ئاسمانەکان و زەمینیشی هەیە لە پێناوی ئێوایە و بۆ ئێوە و لە خزمەتی ئێوایە. دەی مادەم لە خزمەتی ئێمایە مەفروضە چاک بەکاری بێنین، جوان بەکاری بێنین، باش بەکاری بێنین، ڕێزی لێ بگرین، لەو ڕێیانە بەکاری بێنین کە خۆی متعال دایناوە بۆ ئەوەی هەمووی بە خزمەت بۆ ئێمە بگەڕێتەوە. لەم ڕۆوە خۆشویستنی نیشتیمان، ئیعتیباردانان بۆ نیشتیمان، وەفا بۆ ئەو خاک و ئەوەی کە تیای ئەژید و تیایە گەورە بووی نەشو نماو کردووە، ئەسڵ و ڕوکن و جوانیە کە لە ژیانە کە ئیسلام زۆر تەئکیدی لێ ئەکاتەوە. ئەتوانین با بڵێن بە شێوەیەکی گشتی بە دڵنیایی ئەتوانین بڵێن بەڵێ، ینی خۆشەویستی نیشتیمان لای ئێمەوەکو گەلی کورد بۆ نمونەگەر وەربگرین بە دڵنیاییەوە یەکێک لە ئەوەیکەوە ئەم چەمکەی لای خەڵقی لای گەنجان هەتا کردوێتی بە یەکێک لەو هۆکارانەی کەوە ئەمڕۆ لە پێناویدا ئینسان گیانبازی بکە و هەروەها پێشمەرگەکان ئەمڕۆ کە لەم کات و ساتەی ئێمەدا و لە ڕابردووشدا تا ئێستا کە گەنجان و لاوان هەمووی نەکەدەنها با بڵێن بەشێک لە کۆمەلگا بەڵکو و بە گشتی لە پێناویدا هەموو جۆرە گیانبازیەک و فیداکاریەکی کردو بەشێکی زۆری ئەوە بووە سەرچاوەکەی بریتیە لەو داعمە یان با بڵێن لەو پشگیری یاخۆ بڵێن لەو بەرجەستەکردنی خۆشەویستیمان و هێنانی و ئامادەکردنەوەی جارێکی تر لە لای گەنجانیان با بڵێن بە شێوی گشتی لای تەواوی کۆمەلگا ئەتوانین بەڵێ. بەڵام لەوانەیە لە هەندێک قۆناغدا بۆ هۆکارێک لە هۆکارەکان کاریگەری کرابێتە سەریان با بڵێن لاواز بوو بێ ئەتوانین بڵێن بڵێ. ئەویش ڕاستەوخۆ پەیوەندی بە موئەسسەسە و دامەزراوە با بڵێن ئەوانەی کە باگراوەندێکی ئیمانی و ئیسلامیان هەیە ئەتوانین بڵێن ئەوان بەرپرسیاری ڕاستەقینە نین، بەڵکو ئەوەی بریتی بێ لە مامەڵەیەکی ناشرینیان هەندێک جار ئەدایەکی ناشرینی بەشێ لە کۆمەلگا وەکو ڕەتفیعلێک هەندێک جار دروست بوو بێت. بەس بە شێوەیەکی گشتی ڕێژێکی زۆر ئەتوانین بڵێن بەڵێ نەک تەنها با بڵێن ئەویان کردو بەڵکو جۆشدانەوە یان با بڵێن جارێکی تر زیندووکردنەوە، جارێکی تر با بڵێن هێنانەوە کایەی ئەم جملێ و ئەم ڕستەیە بەشێکی زۆری دامەزراوە ئەوەی موئەسسەسەی دینی پێ دەڵێن، ئەوەی کە پێ دەوترێت کەسایەتیە موسڵمانەکان بەڵێ بە زۆر بەشێکی گشتی بەرجەستەشیان کردو لە ژیانی خۆیاندا و ڕۆڵێکی زۆریشیان هەبووە. بەڵام ناکرێ بڵێن هەمووشی هەر ئەوان بەرپرسیار بن لە واقعدا، بەڵکو بەشێکی زۆری ئەوان بەڵێ. جاجاری وا هەیە وەکو پێویست تەوزیفیان ڕاستەخۆ نەکردووە کە ئەمە بریتی بێت لە پاشگیریەک یان با بڵێن خەلفیەتێک و یان با بڵێن کۆمەڵێ دەقی جوان و بەهێز و مامەڵەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر ئەم بابەتە هەبێ ئەگەر جارویان ڕوون نەبوو بێت. بەڵام لە واقعدا ئەتوانین تا ڕادێکی زۆر ئەوە بەرچاو دەکەوێت و لە ڕابردووشدا ئەگەر سێری ژیانی شاعیرەکان بکەین، ئەگەر سێری دیوانی شاعیری شعرەکان و نەکام بکەین بەشێکی زۆری خۆشەویستی نیشتیمان، گیانفیدایی یا با بڵێن ئەمانە بەرچاو دەکەوێت. ئەویش هەر خۆی لە خۆیدا خەلفێتە ئاینەکەی لە پشتەوێتی.
کۆی گشتی وتاری ئاینی ئەگەر بڵێن گوتاری مزگەوتەکان ناوەندە ئاینیەکان ئەو گوتارانی کە ئەنووسێ هەتاکو ئێستاکە ئەتوانین بڵێن وەکو پێویست نیە و لە ئاستی پێویستان نییە کۆمەڵە چەمەک هەیە هەتاکو ئێستاکانە وتاری ئاینی زۆر شەرمنانە باسی ئەکا و بە دەوریا ئەسوڕێتەوە یەکێک لەو مەسەلەکانی ئازادی تاکو ئێستاکانە وتارێکمان نییە لەسەر مینبەرێک باسی ئازادی بکە کە هیچ دینێک هیچ فەلسەفەیەک هیچ شریعەتێک بەقەدەر ئیسلام باسی ئازادی و لە خەمی ئازادیەکانی مرۆڤ نییە بەبێ جیاوازی عەقیدە یەکێک لەو چەمکانە چەمکی هاوڵاتی بوونە تاکو ئێستاکانە وتارێکی ڕێک و پێک و علمیمان نییە ڕۆژێ لە ڕۆژان من خۆم گوێم لێ نەبوو کەسێ بەسی چەمکی هاوڵاتی بوون بکە لە ناوەندە ئاینیەکانە یان لەسەر مینبەرەکان یان لە ناو وەعزی مزگەوتەکانە یەکێک لەو بابەتانێتیش خۆشەویستی نیشتمان هەتاکو ئێستاکانە تەنانەت وتاربێژەکان مامۆستایانی ئاینی لایەنە سیاسیە ئیسلامیەکان زۆر بە شەرمنانە باسی ئەکەن چکم کەسانێک پێشەوەن هاتون و ئاڵای نیشتمان پەروەری نەتەوە پەروەریان بەرزۆ کردووە ڕەنگە شیوعی بوو بیان ئەلمانی بوو ئەڵێ ئەگەر ئێستاکانە من شیعاری نیشتمان پەروەری بەرزۆکەم ڕەنگە منیش وەکو ئەو هەوێکەی ئەوم بدەنێ هەتاکو ئێستاکانە زۆر بە شەرمنانە باسی ئەکا بەڵام قورئان یەکەمین سەبەب یەکەمین هۆکە خوای گەورە ئیزنی مسلمانان ئەدا قیتال و جیهاد و بجەنگن و شەڕی چەکداری بەرپا بکەن الذين أخرجوا من ديارهم بغير حق أذن للذين يقاتلون بأنهم ظلموا الذين أخرجوا من ديارهم بغير حق بۆچی ئێمە ئیزنی مسلمانان و پێغەمبەر و هاوڵانیماندا صلی الله عليه وسلم کە چەک بەکاربهێنن و بجەنگن و خەباتی چەکداری بکەن چونکم لە نیشتمانی خۆیان دەرکرابوون لە نیشتمانی خۆیان دەرکرابوون هەر کاتێ ئینسان ستەم هاتە سەری داگیرکە هاتە سەری لە نیشتمانەکەی خۆت دەربکە نیشتمانەکە داگیرکە تۆ ئەتانی پەنا بۆ خەباتی چەکداری بێت و بە جیهاد و بە قیتال و بە عیبادەتیش حسابە بەڵام بەداخەوە بۆچی تاکو ئێستاکانە گوتاری ئیسلامی گوتاری ئاینی باسی نیشتمانی و خۆشەویستی نیشتمان و نیشتمان پەروەری ناکا لە مەفهومی ئەو ئاەتانە تێنەگەیشتوین ئەو چەمکە جوانانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو ژیانی خۆی سەحابە کە خەباتیان بۆ کردو جیهاد و قیتالیان بۆ کردو تێنەگەیشتوین بەداخەوە تاکو ئێستاکانە گوتاری ئاینی قۆناغی وعز و حکایەت و چیرۆکی تێنەپەڕانەوە خۆزگە تێپەڕان و ئاهاتنی باسی شتە چارون هەزەکانمانەکرد باسی کێشەی گەنجمانەکە باسی خۆشەویستی نیشتمانمانەکە باسی کێشەی هاوڵاتی بوونمانەکە ئەمە مەسەلانەمان هێنا ئەمان کرد بە بەشێک لە گوتاریامان کرد بە هەموو گوتاری ئیسلامی کە لەم ڕۆژگارە ئێمە ئەومان پێویستە نەک هەر چیرۆک و هەر قەبر و هەر قیامەت لە چل و پێش 48 بێکەس ئەڵێ ئەی مەلا تۆبی خوددا لەم فکرە کۆنە لا بدە باسی قەبر و مار بگۆڕە وەرە سەر باسی وەتان وەرە باسی نیشتمان پەروەری خۆشەویستی نیشتمانم بۆکە هەموو گەلانمون بە خاوەنی دەوڵەتی سەر بەخۆی خۆیان بۆ میلەتی کورد نابێ وەرە تۆ کە پێشەوای خەڵکی مرشیدی دینیت پیرۆستترین شیعار هەڵگرتەوە کە لا إله إلا الله و خۆشەویستی خوا و تۆ خەباتەکەی تێکۆشی ژیان ئەەکەی بە قوربانی قیامەت بۆ نایی باسی نیشتمان پەروەری و باسی خۆشەویستی نیشتمان بکەیت و بۆی هەموو کەسێکمان هەموو ئەندامێکمان هەموو کەس گوێگرێکی وتار ئاینەکان نیشتمان و وڵات و شاری خۆی خۆش بێت لە کاتێکا دین ئاهەمان پێەکە و یەکەمین هۆ کە خوای گەورە ڕێگەی داوە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هاوڵانی و ئەمە کە خەبات بکەن و پەنا بە خەباتی چەکداری و جیهاد و قیتال برن لەبەر ئەوەی لە نیشتمانەکان لە مەکەی پیرۆز دەرکراون دوایش فأخرجوهم من حيث أخرجوكم بڕۆنەوە بۆ مەکە چۆن ئێوەیان دەرکرد ئەو داگیرکەرانە ماڵەکانیان داگیرکردن ئێوەش بەو هەمان شێوە دەریان بکەن بەس لەوە زیاتر زوڵم مەکەن فلا تعتدوا لەوە زیاتر مەڕۆن چۆنیان دەرکردن دەریان بکەن بچنەوە شار و نیشتمانی خۆتان بەڵێ ئەمە هەمووی نیشتمانە یەکێک لە تاوانەکانی بەنی ئیسرائیل کە خوای گەورە باسی ئەکا الذين أخرجوا من ديارهم لە نیشتمانەکەیان دەرکرابوون دەنیشتمانەکان دەرکرابوون بەنی ئیسرائیل خراپەکاریان زۆرە کار و کردەوەی ناشرینیان زۆرە بەڵام یەکێک لە هەرە خراپەکانیان کە قورئان زۆر زەقیەکاتەوە یەکێک لە کردەوە خراپەکانیان خەڵکیان لە نیشتمانی خۆیان دەراکرد دیار لە قورئانە زۆر دووبارە بۆ یعنی نیشتمان یعنی وڵات یعنی ئەو مەوەی کە ئینسان تیاژی بەنسبەت مسلمانانەوە یان ئەو کەسانی کە بە ناوی دینەوە قساکەن ئیمام و خەتیبەکان مامۆستایانی ئاینی بنویان ئەو شوێنانە بن کە نوێنەرایەتی مسلمانانە ئیسلامەکەن خەڵک شارەزاکەن لە دین یان ئەو کەناڵانەی کە بە ناوی دینەوە ینی بانگەشە بۆ دینەکەن هەموو ئەمانە سیرەکەن ئەگەر سەیریان بکەن لە وتارەکانیانە لە گفتارەکانیان لە ئاماژەکانیان هەمویان خزمەتیان بە نیشتیمان کردووە هەمویان نەسیحەتی خەڵکەکەن کە ئەمن و ئاسایشی نیشتیمانەکان پارێزن پارێزگاری لەو خاکە بکەن کە لەسەری ئەژین ڕۆژێ لە ڕۆژان نەمابینی کەسێک لەوانە بێت و خەڵک هەندا بۆ ئەوی کە نیشتیمان تێک بن نیشتیمان بفرۆشن نیشتیمان لەکەدارکەن بەڵکو هەر هەموو وتاریان قسەیان بۆ ئەوەیە کە خەڵکی هان بدەن هاوڵاتیان هان بدەن بۆ ئەوەی کە ئاگایان لە وڵاتەکەی خۆیان بێ ئەو نیشتیمانێکە هەیەە بیپارێزنەوەکو چاویان چونکە ئەگەر نیشتیمان نەبوو
ڕێز و قەدری ئەمانیش نامێنێت هەر بچووکترین شت کە بە کەسێکی بڵێ پێی بڵێ تۆ نیشتیمانت نییە بێ نیشتیمانیت ئەوە گەورەترین ناڕەحەتی لەسەر دەرونی ئەو ئینسانە چونکە ئینسان کە نیشتیمانی نەبوو ڕێزیشی نامێنێت لەبەرەوە ئەو ڕێزێک کە هەمانە بە نیشتیمانەکەمانەوە لەبەرەوە مسلمانان یان مامۆسایانی ئاینیان ئەو کەسانی کە نوێنەرایەتی ئیسلامەکان کاتێکە باسی نیشتیمان پەروی بۆ خەڵکەکەن بەو پەڕی دڵسۆزیوە باسەکەن وە تا ئێستش هەموو کاتێکە هەنی خەڵکیاناوە بۆ ئەوی کە خۆشویستی نیشتیمان بەردەوام بێ لە دڵیانە خۆی پەروەردگار دەربارەی ئەما کە فەرمی حتا ئەو کەسانی کە زوڵمیان لێکرێت لە شارەکانە دەربەدەرەکرێن بۆیان هەیە بجەنگن بەرامبەر بۆ کەسانی کە لە شار دەرێن ئەفەرمێ أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدير أفرمي دواي الذين أخرجوا من ديارهم بغير حق إلا أن يقولوا ربنا الله أو كساني رجعان بي إدريه كبجنجين بەرامبەر بۆ کەسانی کە شەڕانەگەڵ کرد ئەوانە کە لە شارەکان دەربەدەریان کردوون یعنی بۆ کەسێک کە دەربەدەرکرێت لە شارەکانیانە لە وڵاتیانە لە نیشتیمانیانە بۆیان هەیە بجەنگن لەگەڵەوە لەبەرەوە نیشتیمان زۆر پیرۆزە لای مسلمانە ئەوەی کە لە پێناوی نیشتیمانە بکوژرێت بە شەهید حەسێ بکرێت چونکە پارێزگاریەکە لە مڵکی خۆی لە سامانی خۆی لەو شوێنەکە تایەژی چونکە ئەگەر نیشتیمانی نەبێ دینەکەشی ناتوانین بە باشی وا بەڕێەوە ئینسان کە نیشتیمانی نەبوو زەرە لە دینەکەی شێات ئێستا ئەوانە کە نیشتیمانیان لێ زەوت کراوە و سووریا ئەبینی ئەو وڵاتانە کە ئەبینی کە نیشتیمان حتا نوێژەکانیشان ناتوان جێبەجێ بکەن بۆ شوەیە کە دروستە بۆ شوەیە کە پێویستە جێبەجێ بکرێت کەواتە ئینسان هەتاوەکو لە نیشتیمانی خۆیان ئاسایش و ئارامی هەبێت بۆ بەڕێکردنی دینەکەیشی و بۆ پارێزگاری لە دینەکەیشی ئەمە زەرورەتێکی سەرشانێتی و پێویستە کات کە پارێزگاری لە نیشتیمانەکەی خۆی بکات. ئەو شوێنانەی کە گوتاری ئاینتیا پێشەشەکرێکە ڕەنگە بە دەرەجەی ئەساسی مەبەستت مزگەوتەکان بێەوە بیزات وتارەکانی هەینی پاشان ئەو کەناڵ و قەناتە جیاوازانەی کە تایە پەخشی دید و بۆچوونی ئیسلامی تیاکرێت بۆ فرەلەقی و فرە ڕەهەندەی کە هەیەی بێگومان چۆن کۆی ژیان کۆی کایەکانی ژیان لەم هەرێمە و لە وڵاتانی ئێمەیە تووشی قەیران و سەریەشە بووە ئەو کایەنەش بێگومان بەدەنی لەو قەیران لەو سەریەشە و لەو ناڕەحەتیانەی کە توشاتووە لەمڕۆ نقاتی ئیجابی و جوان و پشنگار و گەشاوەتیایە لە بەرامبەرشان نقاتی سەلبی و خەوشیتیایە معنی بەقەت ئەوەی کە دۆخەکە قەیراناویە ئەوانیش پشتیان بەرکەوتووە ئەمە لە یعنی لەمڕۆوە ناکەی بڵێن وتاری ئەوەی کە شتیایە معریفەی ئیسلامی تا بەرهەمێتە گوتای ئیسلامی تا بەری ئەوەی کە تایە پەخشی ئیسلام ئەکرێ بڵین هەمووی بەکاملی لە ئاستی پێویستایە ئەمە یەک دوو هەمیشیان ئەو شوێنی کە ئیسلام بۆ خەڵک بەیانەکەتەیە کە بیزاد مزگەوت و مینبەرەکانیانە تا ڕادەیەکی باش ڕاستە ڕەنگە لە هەندێک کاتە لە هەندێک شوێنە لە ئاستی مەطلوبانە بوو بێ بەڵام تا ڕادێکی باش زۆر پێداگری لەسەر ئەوە کراوە کە ئەم خەڵکانی ئێمە وڵاتی خۆیان خۆش بێ ژیانیان خۆش بێ هاو وڵاتەکانی خۆش هاو نیشتیمانەکانی خۆیان خۆش بێ بە بەڵگەی ئەوەی کە وتاری جمعە نەبووە لە وڵاتی ئێمەیە چەندێ سادە بوو بێ چەندێ معقەد بوو بێ هەر کەسێک پێشکەشی کرد بێ ئیلا باسی پەیامێکی خوا باسی پەیامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یاخود باسی بنەمایەکی دین یاخود باسی صیفەتی لە صیفاتەکانی کردووە کە ئیسلام پێداگیری لەسەر ئەکات بەوەی کە مرۆڤەکان جێبەجێکن لە مرۆوە خۆشویستی نیشتیمان بۆ خۆشویستنی وڵات بۆ خۆشویستنی خاک و ئاوی خۆت بووە پێداگیری بۆ لەسەر حەڵاڵ و تەمەعنەکردنە ماڵ و سامان و شتی خەڵکی تر خۆشویستنی دراوسێکت بۆ ڕێزگرتنی قەوم و ئەقریبا و کەس و کارەکەت بووە پێداگری بۆ لەسەر ئەمانەت کە لقوپۆپی زۆر لەوانە ئەو خانووی کەلاتە ئەمانەتە ئەو ژنەی کەلاتە ئەمانەتە ئەو مێردی کەلاتە مناڵەکان ئەمانتە هەموو ئەمانە ئەو دائیرە و ئەو دوکان و بازار و شوێنی کە تیا ئیش و کاتێک هەمووی ئەمە ئەمانەتێکن مەفروزە اعتیبار و ڕێز و حرمەتیان بۆ دابنی و ئەو هەر شتێکە خزمەتی تۆیکە مەفروزە تۆش خزمەتی کرد و بە ڕێزە و سەریکەی بۆ ئەوی هەم خزمەتەکەی ئەو بەردەوام بێ هەم تۆش بێوەفا و بەدنمەگ نەبی بەوەی کە شتێک خزمەتەکە تۆ لە بەرامبەر خراپ بەکاری بنی بنیاد لەسەر ئەمە ئەوەی کە لە مینبەری مزگەوتەکانە بە شێوەیەکی گشتی و یاخود لە مینبەرە جیاوازەکانی پەخشکردنی پەیامی ئیسلاماتەوە بە شێوەی گشتی کاری لەسەر ئەوە کردو کە مرۆڤەکان دڵیان بە خاکی خۆیان خۆش بێت دڵیان بە وڵاتی خۆیان خۆش دڵیان بە ماڵ و ژیانی خۆشن بۆ لەبەر ئەمە قەدەری ئێوە بۆ لەبەر ئەمە قەدەری منە قەدەری تۆ کە خەڵکی ئەم وڵاتە بین قەدەری کەسێکی تورکە خەڵکی تورکیا بە قەدەری کەسێکی عەرەب ببوونە خەڵکی میسر یا عێراق یا شوێنێکی تر بێ لەم ڕۆ مادەم قەدەری تۆ ڕێزم قەدەرە بگرە هەوڵ بە ئەم شوێنی کە تیایت
ئاوەدانی کەرەوە بەشتی جوان بەشتی چاک بۆ ئەوەی کە لە چواردەوتایە بە خێر و خۆشی بۆ بگەڕێتەوە و هەم ئەوەی کە لە مزگەوتەکانە پەخشکراوە بەردەوام پێداگری بۆ لەوەی کە مرۆڤەکان عنسوورێکی باش بن. ئەوەی کە فەرمێ ساغڵح بن لە کاتێکە خەڵک خوا نەخواسە بەرەو فەسادەت و بێکەڵکیەوە لەم ڕۆ ئینسانەکان ئەبێت چاک بن لە ذاتی خۆیانە سیفاتی ئیحسانیان تیا بێت بەوەی کە لەگەڵ ینی چاکە مەبدەء بێ لەلایەن ئەو کەسێک کە بەرامبەریان چاکیان لەگەڵەکەیانیانکە کێشەی بەخۆی کە تۆ مادەم چاک بووی کە بووی بە عنسوورێکی چاک بۆ خاوخێزانی خۆت چاکەبی پێش بۆ بوورە پێشە بۆ خۆت چاکەی بۆ خاوخێزان و دەوروبەر چاک بۆ دراوسێ چاکەبی بۆ ئەو کۆمەڵگە و هاونیشتمانە چاکە بکە لە چواردەوتن کەواتە ئەگەر ئەم چاکەوە پەخش بووە لە نەتیجەی نهائیە ئەوەی کە پێ ئەوتێ نیشتیمان ئەوی کە پێێتە ئەو پارچە زیمینی کە هەمومان لە خۆگرتووە هەر هەمی سوود بەندە بێت لەم چاکە و لەم ئیسلاح و لەم سیفەتە باشانەی کە ئیسلام پێداگی لەسەر کردو و بە شێوازی جۆراوجە و لە کاتی جۆراوجۆرە لە مینبەر و لە شوێنەکانی پەخشکردنی پامی ئیسلامی جۆمان لێ بووە. ئەم کات و ساتێک کە ئێستا ئێمە وتوێژی تێدا دەکەین یان باڵێن ئەم فترە زەمەنی وەربگرین بە دڵنیاییەوە ئەوەی ژۆک و زۆرێک لە چەمکەکان و زۆرێک لە مفهومەکان گۆڕانکاری بەسەردادێت ئەندازەی ژیان و قورسایی ژیانی کۆمەلگا بە شێوێشی گشتی بەڵام ئەوەش ناکرێتە هۆکاری بڵێن پشتگوێ خراوە ئەمڕۆ یان باڵێن بە شێوە لە شێوەکان دوور خراوەتەوانێ بە دڵنیاییەوە ئەم ڕێژەیە ئەم با بڵێن نیسبەتە گۆڕانکاری بەسەردا هاتووە لەوانەیە ئێستا و کات و ساتیێمە بە شێوە شێوەکان هۆکاری دەرەوە وای لێکردبێت کە ئاستێکی دابەزی بێت بەڵام لە واقعدا هۆکارەکان کۆمەڵی هۆکاری ژیانی یان ئانین ئەگەر ئەم هۆکارانە نەمان ڕێژەی نیشتیمانی و خۆشەویستی و گرنگی پێدان بە نیشتیمان جارێکی تر دێتەوە ڕێژێکی باش و باڵە بەڵام لەم لە کات و ساتێمەدا ئەتوانین بڵێن لای بەشێک لە کۆمەلگا بە تابەتیش لای گەنجانی ئێمە لە ئەم ڕێژەیە ئینتیمایە ئەم خۆشەویستیە کەم بۆتەوانێ بەڵام هۆکارەکە بریتە لە هۆکاری ئەم هۆکارانی کە ئەمڕۆ ئێمە لە بەرچاوماندایە بریتی بێت لە قورسی ژیان بریتی بێت لە ئەوەی کەوە حەز و خولیاکانی گەنجان بە شێوە لە شێوەکان لەوانەیە لە کات و ساتێکی نزیکدا ئەم گەنجانە هەز نەکات بەدەستی کرد لەم نیشتیمانەدا لەم وڵاتەدا بۆیە ئینتیما و خۆشەویستەکەی بە شێوە شێوەکان کەم بۆتەوە بەڵام هەر کاتێک کە ئەم گەنجە یان ئەم ڕێژەیە یان ئەم کۆمەلگایە ئەم حەز و خولیایی ئەم ئاواتانەی ئەم ئومێدانی کە هەیەی جارێکی دەستی کەوێتەوە بە دڵنیاییەوە ڕێژەی ئینتیما و خۆشەویستەکەشی بۆ نیشتیمان بەرز دەبێتەوە زیاد دەبێتەوە ئەمە هۆکارێک هۆکاری دومیشان لەوانەیە بریتی بن لەوەی کە پەیوەندی بە پێکهاتەی گەلی ئێمەوە بێکو گەلی کورد ئەتوانین بڵێن گەلی کورد بە شێوە شێوەکان گەلێکی زیاتر عاتفین تاوەکو بتوانین گەلێکی با بڵێن غەیرە عاتفی بیر بکەینەوانێ ئەویش هۆکاری لە هۆکارەکانیەتی خاڵی سێمیشیان بریتە لەوەی کەوا بەڕاستی ئێمە ڕێژەیەک نیسبەتێک لە گەنجانی ئێمە کەمێک ناڕەحەتی و مەشاکل و خۆوانی زەحمەتەکانی ژیانیانی نەبینیوە و هاتا بە معناکەی تر تەجروبەی ژیانی کەمە و وا هەز دەکات تا ئێستا ئەو ژیانەکەمی کە بەسەری بردووە کە لە فترێ زەمەنی ڕابردووە بە شێوە شێوەکانە گەستەیەکم بەگشتی لە ڕەفاهیەت و لە خۆش ژیاندا ژیاوە و لە کاتێکدا کە تووشی کەمترین ڕێگر و کەمترین عائیقێکی ژیانی دەبێت یەکێ لەو شتانی کە نایمێنێ بریتە لە ئینتیما نیشتیمانەکەی کەم دەبێت و لاواز دەبێت بە دڵنیاییەوە تەجاروبی زۆر بۆ ژیان ئینسان کاتێکە لە ژیاندا تەجارب زۆر دەگرێت کاتێکە لە نیشتیمان دوور دەکەوێتەوە ینی ئینسان بەڕاواقع ینی ئینسان کاتێک کە دەچێتە دەرەوە نیشتیمانی خۆی ئەوەندەی تر خۆشەویستی و حەنان و سۆزی بۆ نیشتیمانی باڵانسەکەی زیاد دەکات و کە دەگەڕێتەوە بە شێوەیەکی تر مامەڵ لەگەڵ زۆرێک لە بەشەکانی ژیانیدا تافەتێکی زۆر دەکاتەوە ئەمیش دیارە خۆی لە خۆیدا طبیعەتی ئینسانەکان وین کە ئێمە هەندێک جار شتمان بیر دەچێتەوە یاخۆی هەندێک جار تەجاروبی ژیانمان کەمە خاڵی کۆتاییە گەڕوین بکەین بەڕاستی لە واقعیشدا ئێمە پێویستمان بەوەیە ینی نەزڕەی ئێمە وەکو موسڵمان یان بەکو گەلی کورد بە شێوەشی گشتی و گەلانیش بەگشتی ئێمە چۆن سەیری نیشتیمان بکەین ینی باڵێن لە چ ئاسێکدا دابنێن دیارە ڕێژەکان جیاوازن یان باڵێن تێڕوانینەکان جیاوازن ئێمە وەکو موسڵمان پێویستمان بەوەیەکەوە
و ئەمەش لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەش لە کۆی مەقاصدی ئیسلامیشەوە بەرچاو دەگیرێت و بەرجەستە دەبێت ئەوەیە کە نیشتیمان خۆی لە خۆیدا دەرەجەیەک نییە بەڵکو بیر و باوەڕ و پاراستنی عەقیدە و لە ناویشیدا دیارە عەقیدە پێویستمان وەکو سەرەتا باسمان کرد پێویستمان بە ئەرزیەک هەیە لە ئەرزێتێکدا جێبەجێ بکرێ ئەوە بکەینە خاڵیەک بۆیە قورآنی پیرۆز زۆر باز لە بابەتی ئەو کەسانە دەکات کە لە پێناوی ڕەزامەندی خوا فی سەبیلیلادا لە پێناوی ئەوەی کەوا ڕەزامەندی خوا بەدەستبێنێت زۆر شتی بۆ باسکردنێکە لەوانە کە باسی بۆ کردوون وەکو لە سوڕەتی ئەنفالدا قورآنی پیرۆز باسی کرد و ئاەتی 72 کە دەفەرمێ ئین الذین ئامنوا وهاجروا وجاهدوا تا کۆتای ئاەتەکە بەڕاستی ئەو کەسانەی کە بڕوادارن پاشانیش ئەنجا وهاجروا واتە ئەو نیشتیمان و مەملەکەت و وڵات و ئاو هەوایی کە تێیدا ژیاون بە جیان هێشتووە بەڵام لە پێناوی چیدا لە پێناوی ڕەزامەندی خوا لە پێناوی ئەوەی لە شوێنێکی تردا ئەم بیر و باوەڕ و ئەم قیەم و ئەم پەیامەی تێدا جێبەجێ بکرێت بۆی ئەمە زۆر گرنگە کەواتە ئێمە بەڵێ نیشتیمانمان خۆش دەوێت پێویستیشە نیشتیمانمان خۆش بێ بەڵام نیشتیمانمان خۆش دەوێت لەبەر خودی نیشتیمان نا بەڵکو لەبەر ئەوەیە کە تێیدا بیر و باوەڕێک و لەوێدا فکرێک و لەوێدا قیەم و ئەخلاق و بەها و کۆی ئیسلامی تێدا جێبەجێ دەکەین ئەوە خاڵێکی گرنگە نەک بیکەنە ژمارەیەک بەس لەبەر خودی نیشتیمان وەکو نیشتیمان بە دڵنیایەوانێ خۆشەویستی نیشتیمان عەزیزە خۆشەویستە یەکێکە لە هەرە قیەمە ئینسانیە بەها ئینسانەکان بەڵام پێویستە بەو نەڵڕە و شێوازەیە مەسەیری لێ بکەین چونکە گرنگە لە پێناوی ڕەزامەندی خوای گەورە داواتە ئەمە بکەین بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پێناوی جێبەجێکردنی ئەم بیر و باوەڕەدا نیشتیمانی بەجێ هێشت بەڵام جارێکی تیش بۆی گەڕایەوە بە عەزیزی و بە مامەڵەیەکی زۆر ڕاقی و بەرزانش مامەڵەی لەگەڵ ئەم نیشتیمانەدا کرد کە بریتی بوو لە شاری مەکە و لە هەمان کاتیشدا جارێکی تر مستعانی خۆشحاڵێکی خۆی دەربڕی بە گەڕانەوەی بۆ زێد و نیشتیمانی ئازیزی خۆی خۆی لە ناخی هەموو بڕادارێکمانە خۆشەویستی نیشتمان و دڵسۆزی بۆ نیشتمان هەیە بە تایبەتی خەڵکی دیندار یەکێکە پاڵنەری ئیمان بە دافعی ئیمانەکەی خیانەت و کاری ناڕوا بەرامبەر بە نیشتمانەکەی بەرامبەر میلەتەکەی ناکا کە ئەوە لوتکەی نیشتمان پەروەری و نەتەوە پەروەریە لە ڕوانگەی ئیسلامەوە چونکم دینەکەی نایەڵێ ڕێگەی نادا کە خاکی خەڵک داگیر تەجاوز کاتە سەر حدودی خەڵکی ژینگە پیس بکە نیشتمانەکەی پیس بکە خەڵکی میلەتەکەی گەندەڵی بکە و ماف و حەق و پارە و سەروەتی خەڵکی بخوا ئەمە گەورەترین لوتکەی نەتەوە پەروەری و نیشتمان پەروەریە کە ئەم دین ئەمرمان پێکا و دین باشترین ڕێگرە کە ئێمە ئەوسڵمانە نەبەزێنین و بە تایبەتی بە درێژایی هەموو خەباتەکە نیشتمانەکان کە کورد خەباتی کردووە شیعاری شەهیدبوونی بەرز کردوێتەوە ئێمە خەبات ئەکەین بۆ ئەوەی لە پێناوی نیشتمانەکەمانە شەهید بین کە شەهید مصالحێک و زاراوەیەکی ئیسلامیە و دافعێکی باشش بوو کە کورد خەباتی کردووە لە پێناوی شەهیدبوونە بڕوا بکە ئەم مەسەلەی چەمکی ئەلمانی فلانە تازە و دوای ڕاپەڕین زەخکرایەوە هینکراینا هەتاکو هەموو حیزبەت چەپ و ئەلمانی فلان و نیشتمانەکانیش کە خەباتیان نەکرد کوردایەتیان نەکرد هەتاکو دوای ڕاپەڕینیش هەمویان چەمکی شەهید بوون لە پێناوی نیشتمانە شەهید دەبی وەرە خەباتکە لە پێناوی نیشتمانەکەدا شەهید دەبی بگەی بەو پلەیە ئەمە زەقەکراوە کە مصالحێکی ئاینی و دافعێکی ئاینیە و ئەمەش بەڵگەیە کە دافعی شەهید بوون و دینداری و شیعارە دینیەکان کە لە ناخی تاکی کووردا لە ناخی مجتەمعی کوردیە دافعێکی زۆر بەهێزە بۆ و شیعارانیان بەرز کردوت و بۆ میلەتی کورد هەر تاکێکی کوردیش کە لە پێناوی نیشتمانەکە گیانی خۆی بەخشیوە لەبەر خاتری ئەو پیرۆزیە بۆ ئەو مصالحە پیرۆزە و گەیشتن بەو پلە پیرۆزە بووە. ڕاستە ئێستاکانە خەڵک نیشتمانی هەر خۆشەوێ وڵاتی خۆی هەر خۆشەوێ شاری خۆی خۆشەوێ خەڵک ناڕزای دەرەبڕێ بەرامبەر بەو سیستەمە سیاسی ئەمڕۆ لە کوردستانە دەسەڵاتدارە ئەینا ڕقی لە نیشتمانەکەی و لە میلەتەکەی خۆی نییە ئەو بێزاری و ناڕزایی و هاتوتە سەر شەقام ناڕزای دەرەبڕێ لە بەرامبەر سیستمێکی گەندەڵ لە سیستمێکی ناداد ناعەدالەت عەدالەتی کۆمەڵایەتی نییە عەدالەتی سیاسی نییە بۆیە ناڕزای دەرەبڕێت تەنانەت ئەڵێ با بچینەوە بۆ بەغا نەچینەوە بۆ هەولێر چونکە ئەزانێت دەسەڵاتێک عەدالەت بەرپان ناکە مافی خەڵکی نادابژێوی خەڵکی نابا بەڕێوە موچەکە بۆ ڕێک و پێگەیدا ئەویش نەمانە ئاهۆیە نەکارە بە هیچ خزم گوزارێک نییە کە ئەم حکومەتە ئەم دەسەڵاتە کوردی ئێمە لە کاتی ئێستاکانە ئێمە وەلامان هەبێ خۆشەویستیمان بۆ هەیە بەڵام ئەم نیشتمانی خۆم منەتەوەی خۆم هەموو تاکێکی کورد وڵات و نیشتمانی خۆی خۆشەوێ بەس گلەی و ناڕزایەکەی بەرامبەر بە سیستمە سیاسیەکەی کە لە وڵاتەکە حکمڕانە.
لە ڕاستیدا نیشتیمانپەروەری هەر لە سەردەمی کۆنەوە لە لای مسلمانان لە زمانێک بۆ زمانێک جاریوە بۆ گۆڕانکاری بەسەر هاتووە بەڵێ ئەو خۆشەویستیە هەر هەیە لە دەرونیانە بەڵام جاریوە هەیە هەندێک هۆکار ئەبێتە هۆی ئەوەی کە کەسانێک بەتابەتی لاوەکان گەنجەکان بێزار ببن ئینتیمای نیشتیمانیان لاواز ببێت ئەوش بەهۆی چەند شتێکی لاوەشیەوە بەتابەت ئێستا لە سەردەمای خۆمانە سێرەکەن لە کوردستانە بەهۆی ئەو قەیرانەیە کە دروست بووە هەندێک کەس ئینتیمای بۆ نیشتیمانی لاواز بووە ناڵێن نەماوە ئەوەی کە ئیماندار بێت ئینتیمای بۆ نیشتیمانی هەر ئەمێنێت چونکە دینەکەی پێڵێک ئینتیمای هەبێ دینەکەی پێڵە خۆشەویستی نیشتیمانی هەر هەبێ بەڵام لاواز بوونەکە چۆن ئیمان ئینسان لاوازە بێت و بەقووەتە بێ خۆشەویستی بۆ نیشتیمانیش جاری وای لێت جاری وایە کە بێزارە بێ ناڕەحەتە بێ خوازەکە لە کوردستانە نەبێت بەڵام دوای کە پێشیمانە بێت و ئەڵێ من بەم نیشتیمانەوە بەم کوردستانەمەوە هەم شخصێتم هەیە لەبەرەوە ئەگەڕێتەوە جایەتی پیادەچوونە بۆ خۆیەکە بۆ نەفسی خۆیەکات بەڵام ئەو شتانی کە ئەبێتە هۆی ئەوەی کە ئینتیما بۆ نیشتیمان لاواز بێ زۆرن یەکێ لەوانە ناشرینکردنی ڕووی نیشتیمان لە لای بێگانەکان کە زۆر لە لایەنەکان لەوان جاری وا هەیە وایان کردبێ نیشتیمانیان لە بەرچاوی بێگانەکان نیشانە ناشرین کرد بێ وای پیشان بن کە ئەم وڵاتە وڵاتێکی هیچە بە کەڵک نەهاتووە بە کەڵکی ئەوە نایە کە مرۆڤژی تیا بژی یان ناشرینکردنی ڕووی ئینتیمای نیشتیمانی لە لای هاوڵاتیان تو هاوڵاتیان بێزار بکەیت خەڵکە بێزار بکەیت لە نیشتیمانی خۆیانە بن ئینتیمایان لاوازە بێت ئەو خۆشەویستی کە بوویانە پێشتر نایانمێنێ بەڵام جاری واشەیە کە سەی دەکەن دوژمنکاریە هەیە بۆ سەر نیشتیمانەکان لەگەڵ ئەو هەموو زەختێکە لە سەریانە لەناو نیشتیمانی خۆیانە بەرەنگاریان سەرەکی پێشمەرگە بەو هەموو ناڕەحەتی کە هەیەە بەهۆ قەیرانی کە هەیەە کاتێک ئەبینن دوژمنێک ئەوێ نیشتیمانەکە داگیر کات گیانی خۆیان بەختەکەن لە پێناوێ چونکە ئەو ئینتیمایە هەرماوە لە دەرونیانە لەبەرەوە لە ناوبردنی ئینتیما و خۆشەویستی بۆ نیشتیمان لە دەروونەکانە ناڕەحەتە بە ناڕەحەت ئەکرێ بەڵام لاوازبوونەکەی ئەکرێ لاواز بێت لە سەردەمێ بۆ سەردەمێکی تر هەروەها بەکارهێنانی سامانی گشتی سامانی سروشتی بۆ تەنها کەسانێک یاوەکو بە فیڕۆدانی ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە لەلایەن هاوڵاتیانەوە تا ڕادەیەک ئینتیما بۆ نیشتیمانەکان لاوازی بە خۆیە ببینێت هەروەها بێگانە پەرسی جاری وایە سێرەکەی خەڵکی کەسێ دەکات بێگانە پەرسی لە ناو بەتایبەتی ئەوانی کار بەدەستەکانن زۆر بووە ئەمان ئەڵەنجای بۆ شێ بکەین بەڵام لە شۆڵی ئەگەر ئێمە نیشتیمانەکەی خۆمان نەپارێزین وڵاتەکەمان کەوت دەست بێگانەوە لەبەرەوە ئەو ئینتیمایە زیاتر لە دەرونی خۆیان بەخۆ دەکەنەوە گۆڕینی سیمای شارەسایەتی یان ئەو شانێکی کە لە پورن لە نیشتیمانە پێویستە پارێزگاری لێکرێ هەر کاتێک کە زانرا ئەو شانە نامێنێت ناهێڵڕێت ئەوەشە لای کەسانی تر دەرونیان پێی ناڕەحەت دەبێت و ئینتیمایان بۆ نیشتیمان سەرکی تۆزی لاوازە بێت هەروەها نەپاراستنی هێمنی و ئاسایش و ئارامی ئەمەشە ئەبێتە هۆی ئەوەی کە ئینتیما بۆ نیشتیمان لاواز بێتەوە کەواتە پێویستە بۆ ئەو کەسانی کە ئینتیمای نیشتیمانیان بەقووەت ببێت و بەهێز بێت و بەردەوام بن ئینتیایە پێویستەکە بەردەوام خۆشەویستی نیشتیمان لە دەرونی خۆیانە پەرە پێبن زیاییکەن بیر لەوە بکەنەوە کە ئێمە بەم نیشتیمانەوە کەسایەتی خۆمان ئەپارێزین کەواتە با چەند تەنگەشە و ناڕەحەتی و ناخۆشی تووشمان ببێت بەڵام ئێمە نابێت کارێکی وا بکەین کە نیشتیمانەکەمان لە دەست بین خۆشەویستی ئەم نیشتیمانە لە دەروونمانە زیاتر بکەین لەگەڵ ناڕەحەتەکانە ئێمە بەردەوام بەرەنگاری ناڕەحەتەکان بینەوە هەروەها جێبەجێکردنی ئەو ئەرکانی کە لەسەر شانمانە بەرامبەر بە نیشتیمانەکەمان ئەبێ هەر کەسە لە ئاستی خۆیان کەم تەرخەمی نەکات چونکە کە من کەم تەرخەمیم کرد تەسیر دەکاتە سەر ئەوانی دەور و پشتیشم هەر کەسە لە ئاستی خۆی پێویستەکات ئەوان جێبەجێ بکەن پێویستەکە لەسەرمان کار بکەین بۆ بنیادنانەوەی ئەو شانەی کە لە دەست چوون دروستکردنەوەی ئەو شانی کە لە دەستمان ناوە نەک بەردەوامی لەسەر لە دەستدانی ئەو شانی کە بوومانە پێشتیش لەبەرەوە پێویستەکە لە وڵاتێکی وەکو ئێستا کە نیشتیمانەکەمان بە بارێکی ناهەموارە ئەڕوات بە قەیرانە ئەڕوات ئێمە زیاتر وەکو موسڵمانان بە پەرۆش بین بۆ نیشتیمانەکەمان
نەک ئەوانی کە غێری دینیشن ئێمە زیاتر ئەبێ پەرۆشیمان هەبێ بووی. ڕەنگە پیاوانێکی دقیقمانلانێ بڵێن کە لە ئاستەکە لە چیا و لە چیانە، بەڵام بەو سیفەتەی کە دۆخی وڵات ئارام نییە، واتە ئارامی بە شێوە گشتێک نەک تەنها لە بواری ئەمنی و ئاسایشە بەتەنیا، بەو سیفەتەی کە وڵات لە ناڕەحەتیایە، لە قەیرانایە، کۆمەڵە گرفتی گەورە هەیە لەوانە خراپی بەڕێوەبردنی وڵات، خراپی دام و دەستگاکانی حکوومەت، خراپی خزمەتگوزاری، بوونی ئەوەی کە پێ ئەوتێ گەندەڵیە و دزی و فزی و لادان و نەبوونی سەروەری یاسا و چیوچیوە ئیلە ئاخری کە بەشێکی دیار و بەرچاوی ئەم شتە خراپانەی کە بەرۆکی ئەم خەڵکی گرتووە وا ئەبیندێ و وا ئەخوێنرێتەوە وا سیر ئەکرێ کە موسەبیبی ڕیسی هۆکای ڕیسی ئەمانە ئەو ستافە بن کە لە وڵاتە حکم ئەکەن. بنیاد لەسەر ئەمە مادەم ئەم شتە خراپانە لە دەسەڵاتدارەوەدا ئابەزێتە خوارە و وڵاتی بەخۆیەوە جەنجاڵ و ناڕەحەت کردووە، ئەمە کاریگەریە بۆ لەسەر ئەوەی کە ئەم خەڵکە ڕەنگە ئەم خەڵکە یاک و بەشێکی ئەم خەڵکە لە ئاستی پێویستانە و بێ بەرامبەر بە وڵات و نیشتیمانەکەی. چونکە بیرمانە چێ کاگێ من نیشتیمان کاتێک خۆشە، نیشتیمان کاتێک خۆشترە، قەشەنگترە، جوانترە، خۆشەویستی و ئەوین و زیاتر بۆی ئەبێ کە هەستکەی تۆ نیشتیمانی تۆیە، کە هەستکەی سوودمەند ئەبیلەی. ڕاستە شتەکە دووسەریە، من خزمەتی ئەم خانوو ئەەکەم لە بەرام خانوو لە کۆمەڵشت ئەم پارێزێت، بەڵام ئەگەر ئەم خانوو بۆی کەم هیچ سوودێکی بە من نەگەیان دافعێک بۆ من نامێت، یاخود دافعێکی زۆر لاواز بۆ من نامێت کە من خزمەتی بکەم. لەم ڕۆژەوە ئێمە لەبەر ئەوەی کە وڵاتی ئێمە بە سیلسیلەیەک لە داگیرکاری و لە ناڕەحەتی و چەرمەسەریان ڕۆشتە و خەڵکانی غێری ئێمە کە حکومیان کردو و وایان لێ کردوین کە بەشێکی دیاری ئەم خەڵکە تووشی جۆرە لە نامۆبوون، تۆشە جۆری لە غوربەت بێ بەوەی کە وڵات بەی خۆی نەزان لە بۆ لەبەرەوەی لە خێروبیێرەکانی سوودمەند نەبووە، بە دوایشە کە دەسەڵاتی کوردی دێت لە دوای ڕاپەڕینەکەەوە دێ بەداخەوە لەبەر ئەوەی کە بەرهەمی شۆڕشێکی چەکداری و بەرهەمی شۆڕشێک بووە کە ڕەنگە کامڵ نەبوو بیا ڕەنگە هەڵگرانی پەیامی ئەم شۆڕشە دوایی نەیانتوان بێەوەی کە بەڵێن بە خەڵگا بێنەدی دیسان ئەو دۆخەی کە پێش ڕاپەڕین مەئەسایی بۆ مەئەساتەکە زیاتر ئەکا. ئەمە جواکە کە نامۆبوون و هەز بە غوربەت و هەست بۆی کە ئەم وڵاتە هیتوانی و هەست بۆی کە خێر و بێرەکی خەڵکانێکی تر ئەیخۆن ئەم خشتە لای خەڵک زۆر و زیاد بووە. بۆیە ئەبینی کە کۆچی بە لێشا و یا وڵات بەجێهێشتن یا بێتاقەت بوون بەرامبەر بە وڵات یانی تا ڕادێ ئاستێکی باڵایە، یانی تقریبا 3 ساڵێک پێش ئێستا کاگێ من مامۆساکی بەڕێز ئێمە لەگەڵ مامۆسایەکی زانکۆی سلێمانیە دراسێکیان کرد لەسەر خۆشویستی نیشتیمان و ئینتیما و نەتەوە کۆمەڵە ئیعتیباراتانە لەسەر شەریحەیەکی دیار و بەرچاوی ئەم سلێمانیە کردویان، ینی ئیستینتاجەکان نتایجەکانشی زۆر مخیف و ناڕەحەتی تیا بوو. ئەوەی کە یانێکێک لە پرسیارەکان ئەو بۆ گەر ئەم وڵاتە تووشی قەیران و ناڕەحەتی و مەترسی گەورە بێتەوە چەندێک ئامادەی بۆنە بەرگری بکەی، ڕەنگە بڵێم کەمتر لە ڕوبعی ئەو خەڵکەوتێتی من ئامادەم بۆ نە بەڕووی ئەمە بچم. ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەم خەڵکە دیارە ئەم نیشتیمانە بە جۆر لە جۆرەکان بەیی خۆی نازانێ. ئەگەر بە لەدایک بوون و بە شێوەی ڕسمیات و بە شێوەی تۆمار ئەم لێرە لەدایک بۆ تیاگەڕ بێ، بەڵام بەوەی کە هەست ئەکا خێروبێری ئەم وڵاتە، خزمەتگوزاری ئەم وڵاتە، جوانی ئەم وڵاتە، فێنکی و ساردوو گەرمای ئەم وڵاتە بە خێر و بە خۆشی بۆ ئەم ناگەڕێتەوە، بۆی ئەم ئیحساسی تیا دروست نابێت یا تایە کاڵ ئەبێتەوە، بۆی ئامادەش نییە بەرگری لێ بکە. یعنی ئێمە سا کە ئەبینین ئەو هێزەکانی پێشمەرگ یاخو هێزەکانی پاراستنی نیشتیمان بەعام ناو جیاوازانی کە هەیەە کە دیفاع لە وڵاتە ئەکەن بیزار لە بەرامبەر ئەو هێرشە ناڕەوە بێ کەڵکونا لە بارانەی کە داعش و ئەمسالی ئەوان ئەیکەن. یعنی ڕەنگە بڵێم هێشتا ئەمە زیادە، یعنی ئەمان زیاد لە تەقی خۆیان ئەمە ئەکەن، بەقەد ئەوەی کە دەنگێکێ لە ناو خەڵکە ئەڵێ ئێمە وڵات ئەپارێزین بەڵام خەڵکێکی بەرهەمی وڵات ئەخوات. ینی لەم ڕۆوە هەندێک قیم و بەهاو ئەخلاقیات هەیە کاکێ من لەسەرەوە دابەزێ بۆ خوارەوە. یعنی ناکرێ تۆ بۆ نمونە هەوڵ بە ڕەشوەخۆری لە ناو دام و دەستگای دەوڵەت ئامێڵە، ئەگەر لەسەرەوە بنبڕینەکەی زۆر زەحمەتە لە مۆزەفی سەرەتاییەوە دەست پێ بکەی. لەم ڕۆژ و خۆشویستی نیشتیمان، خزمەتکردن بە نیشتیمان، وەفاداربوون بۆ نیشتیمان و کۆکردنەوەی خێروبێری نیشتیمان و دابەشکردنەوەی بۆ هاوڵاتیان ئەگەر ئەمە لەسەرەوە دانەبەزێ بۆ خوارەوە زۆر زەحمەتە. من سەرکردەکەم، سەرۆکەکەم، وەزیرەکەم، فلانەکەم، یعنی ئەم بەها جوانانی کە بازە نیشتیمان پەرورەتی و خۆشەویستی نیشتیمان و کوردستان چەگە من لەوە بەدینەکەم زۆر زەحمەتە قەنەعەت بەخۆم بێنم بڵێم قەینابا من بیکەم، قیروسیا وەزیرەکەم خراپ با من باشم، مدیر عامەکەم خراپ با من باشم، ئەندام پەرلەمانەکەم خراپ با من باشم، سەرۆکی فلانی خراپ با من باشم. یعنی ئەمە ڕەنگە کەسێک خەڵکانێکی کەم هەبن ئەم ئیحساسیان تیا دروست بێ، بۆیە بەعام ئەم
ئەخلاقیاتە ئەگەر لەسەرەوە دانە بەزێت زەحمەتە لە خوارەوە جێبەجێ بکرێت.